راديو دنجيجل دنجي توي هاواتيا کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 26 ئابی 2024 با یارمەتی هاوکارانم پێشکەشتان دەکەم. کامەران عوسمان ئەندامی تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیان باهۆی بەردەوامی شەڕ و بردومانی چڕی فڕۆکەی بێفڕۆکەوان و تۆپبارانەکانی تورکیا لە دەڤەری بڕواری باڵا لە بەرەبیانی ئەمڕۆوە ئاگرەکە گەیشتوتە ناوەندی گوندەکانی میرگا قەسری و گرێسوور و ئەلکێشکێ و جەمبەلکێ و ئاماژەی بەوەش داوە. کامران عوسمان ئاگرەکەی گوندی ئەلکێشکێ گەیشتوتە ناو ماڵی گوندنشینان و باخ و بێستانی جوتیاران و گۆڕستانی گوندەکەشی گرتووەتەوە. باهۆی بڵێسەی ئاگرەکەەوە شەقامی سەرەکی بۆ چوونە ژوورەوە یاخۆت هاتنە دەرەوە لە ناو گوندەکەدا داخراوە. کامران عوسمان ڕایشی گەیاندووە ژمارەیەک لا گوندنشینان توانیویانە خۆیان دەرباز بکەن و لا گوندەکە بێنە دەرەوە، بەڵام لە ئێستادا 19 خێزانی ناوگوندەکە گیریان خواردەوە لە ناوگوندەکە گیریان خواردەوە و داوای بەهاناوە چوون دەکەن بۆ دەربازکردنیان. کامران عوسمان باسی لەوەش کردووە ڕێژەی دارستان و پوش و پاوان سوتاوە و باهۆی شەڕ و بردومانەکانی ئەمڕۆ سوپای تورکیا لە دەڤەری بڕواری باڵا بە 2400 دۆنم زەوی دەخەمڵێنرێت. کاردانەوەکان لە دژی شەیدکردنی دوو ژنا ڕۆژنامەنووس گولستان تارە و هێرو بەهادین کە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەیدکران ناڕزایەتی زۆری لەکەوتوتەوە و چالاکوانانیش ئیدانەکردنی شەیدکردنیان دەکەن و دەڵێن دوو ڕۆژنامەوانی سربەخۆن و ئازاد بوون. کامیرا و قەڵەمەکەیان لا پێناو ئازادی کوردستان بەخت کرد و وەک ئەوانە نین کە قەڵەمەکەیان دەفرۆشن. جێیاماژەیە ڕۆژی هەینی ڕابردوو هەردوو ڕۆژنامەنووسی ژن گولستان تارە و هێرۆ بەهادین بەهۆی بردومانەکانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک لا نزیکەی شارۆچکەی سی سادق شەهید بوون و یەکێکی دیکە لە هاوڕێ ڕۆژنامەوانەکانیان بە ناوی ڕێبین بەکر بریندار بوو. لەو بارەیەوە چالاکوانان بۆمان دەدوێن. هەمیشە دوژمنان ئەوە خۆفرۆشان و داگیرکەرانیش هەمیشە لە دەنگی ئازاد ترساون. جانجا ئەو دەنگە ئازادە ژن بێ ئەوە دوو قات لێ ترسن. لەبەر ئەوەی هەمیشە وتومانە ئازادی کۆمەڵگە بە ئازادی ژنەوەیە کە کاتێک ژنانێکی بۆ دێنە مەیدان دەنگی ئازادی هەڵەبڕن ئایانەوێ ئەو بخڵەواتی کە داگیرکەرێکە ئەو بخڵاتی کە خۆفرۆشانێکان بگەێنە کۆمەڵگە ڕووی ڕاستەقینی ئەوان دەرخەن. بێگومان ئەمە ئەبێتە بربەستێک لە بەردەم دوژمە. ئەتوانم بڵێم یعنی کە دوژمن لێرەدا و خۆفرۆشانش کاتێکە ئەڵێن ئەمانە چاکدارەکانی پەکەکان بەو شێوازە ئەیان ناسێنە لە کاتێکە دوو ڕۆژنامەوانی سربەخۆ یعنی چۆن بڵین ڕۆژنامان کاری سربەخۆیی ئەکات ینی بەس ئەوەندە هەیە ڕۆژنامەوانێکی ئازادن وەکو ئەوانانین کە قەڵەمە فرۆشن. ئەمانە قەڵەمەکەیان کامیرەکەیان لە پێناوی ئازادی گەلەکەیانە لە پێناوی ڕاستەقینەکان بخەنە ڕوو. بۆیە لێرەدا تومەتی وانە خاتە پاڵ یا خۆت قسەی وا خاتە پاڵیان بەداخەوە داگیرکەری تورکیا دەف ناپارێفێ لە هەموو کوردێکی ئاڤادی خوار، هەموو کوردێکی بە شەرەف، هەموو کوردێکی خاکی ئەوەنی هەر بەف لە دەف بداتە فەر ڕۆژنامەنووسەکان بەڵکو لە لەدیەکان لە شارەکان لە هەموو شوێنێ هجوومەکاتە و هێرشەکاتە فەر خەڵکی مەدەنی. داواکارین لە حکومەتی عێراق لە حکومەتی دەرەوەی وڵاتانی ئەوروپا کە ڕێبەم هێرش داگیرکاریە بۆ وەفتێنێ. لە بارەی شەیدبوونی هەردوو ڕۆژنامەنووسی ژن گولستان تارە و هێرو بەهادین کۆمیتەی ژنانی کۆمەڵە بەیاننامێکی بڵاو کردوێتەوە. کۆمیتەی ژنانی کۆمەڵە ڕێگەیاندووە ئێمە و تاوانە باتوندی مەحکوم دەکەین و بەم بۆنەوە پڕبادڵ سەرخۆشی لە هەواڵان و هاوکاران و بنەماڵەکانیان دەکەین. دەوڵەتی ڕەگەزپەرستی تورکیا سەرنجام دەبێ وەڵامی ئەو تاوانانە لا بەردەم دادگای دادپەروەری جەماوەری ڕاپەڕیودا بداتەوە. هەروەها ناوەندی ڕاگەاندنی یەکینەکانی پاراستنی ژن و یەپەژە دەربارەی شەیدکردنی ڕۆژنامەنووسانی ژن گولستان تارە و هێرو بەهادین ڕاگەاندراوێکی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەاندراوەکەدا ئاماژیان بۆ کردووە هێزەکان لە هەرێمی کوردستان و عێراق بۆ لە ناوبردننی
دەستکەوتەکانی تەفگەری ئازادی لەگەڵ دەوڵەتی تورکی قڕکرد ئەم هێرشە تێرۆریستی و دژۆ مرۆڤانەیە ئەنجام دەدەن و دەڵێن گولستان و هێرۆ لە نزیکەوە ڕاستی هێرشەکانی داگیرکاری دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان و هێزە خیانەتکارەکان و نۆکەرەکانیان با کامێرا و پێنووسەکانیان گەیاندا ڕایگشتی بۆیە گولستان و هێرۆ لا 23 ئاب لا سلێمانی لەلایەن دەوڵەتی تورکەوە ڕوبەڕووی هێرش بوونەوە. هەروەها ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی ژن ئاماژەی بەوەش کردووە دەوڵەتی تورک بە بەرچاوی جیهانەوە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هێرش دەکات پێشنگانی گەل و سیاستمەدار و ئاکادمی و شەڕبان و ڕۆژنامە نووسان دەکاتە ئامانج وەک هەمیشە ڕێکرا و دەستگاکانی مافی مرۆڤ بەرامبەر هێرشانەی دەوڵەتی تورک بێدەنگن. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ڕێککەوتنەکەی عێراق و تورکیا مەترسێکی گەورەیە بۆ سەر هەرێم. حکوومەتی عێراق و دەوڵەتی داگیرکەری تورک بۆ دژایەتی گەلی کورد ڕێککەوتنێکی سیاسی و سەربازیان کردووە و دەیانەوێت دەستکەوتەکانی گەلی کورد لە باشووری کوردستان لە ناوبەرن. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ئەو ڕێککەوتنە مەترسیەکی گەورەیە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ بچووکردنەوە و لە قاڵبدانی هەرێمەکە هاوکات مەترسیە بۆ سەر ڕۆژاوای کوردستانیش. ئەم ڕێکەوتنە بەڕاستی مەترسی زۆر زۆر گەورەی تێدایە بۆ سەر گەلی کورد و بۆ سەر خاچی باشووری کوردستان و هەم بۆ سەر با بڵێن ڕۆژ ئاوای کوردستانیش لەبەر ئەوەی دەسەڵات دەدا بە حکوومەتی تورکیا بۆ ئەوەی بێتن لەشکرکێشی بکە بۆ سنوورەکان هەرچەندە ئێستا ئەمە لایانی واقعی کە دەبینین حکوومەتی تورکیا بەیان کیلۆمەتر هاتوتە ناو خاچی باشووری کوردستانەوە و نەک با بڵێن هەروەکو هاتن وەکو داگیرکاری هاتیە لەبەرەوەی هێزێکی ئێزگار زۆری هێناوە لەبەرەوەی ئەم هێزە بۆ شەڕ نییە هێزەکە هێناوەتی بۆ ئەوەی جێگیر بێت و ئەم ڕێکەوتنە دووبارە شەرعەتی پێدەدا بە هاتنی ئەو هێزانە وەزائیدە شەرعەتی پێدا زیاتریش بێتە پێش لەبەرەوە مەترسی زۆر زۆر گەورەی ئەمنی هەیە لەسەر خاچی باشووری کوردستان و مەترسی زۆر هەیە لەسەر گەلی کورد لەبەرەوەی هەموو دەزانین بەڕاستی وڵاتی تورکیا وڵاتێکە کە نایەوێ کورد پێگەچی سیاسی هەبێ لە منتیقەکە نایەوێ یانەکی سەربەخۆی هەبێ لەبەرەوە پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ینی واجب بوو لەسەری هەڵوەستەیەکی گرنگکە لەسەر ئەو ڕێکەوتنەوە دژایەتی خۆی بۆ دەربڕێ ینی ئێمە دەبینین ئەم ڕێکەوتنامەی کراوە کە وەزیری بینیمان وەزیری دەرەوەی حکوومەتی عێراق کە کوردە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ئیمزای با بڵێن ڕێکەوتنەکەی کرد لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا بەداخەوە بە هیچ شێوەیەک نەدەبوو وەزیرێکی کورد ئیمزا لەسەر ئەم جۆرە ڕێکەوتنامە ئەمنیانە بکە چکەم جۆرە ڕێکەوتنامە ئەمنیانە مەترسێکی زۆر زۆر دروست دەکەن لەسەر باشووری کوردستان و لەسەر گەلی کورد کادێت هەوڵەکان و ناڕزایەتیەکانی ژنان و چالاکوانان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دژی هەموارکردنەوەی یاسای باری کەسی زیاتر دەبن چالاکوانانی بواری مافەکانی ژنانیش دەڵێن هەموارکردنەوەی یاسای باری کەسی داپڵۆساندنی ژنان و لاقەکردنی منداڵانە جێئاماژەیە پرۆژەی هەمواری یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 عێراق چەند بڕگەیەکی باس لە خۆگرتنی منداڵ دەکات لەلایەن دایکەوە هەروەها هاوسەرگیری پێکردنی منداڵان و نەفەقەی ژنی تێدا باسکراوە کە سەرجەم توێژەکانی کۆمەلگا یاساناسان و چالاکوانانی مافەکانی مرۆڤ و ژنان و منداڵان با مەترسی و هەڕەشەیەکی گەورەی دەبینن بۆ سەرداهاتووی کۆمەلگە و ناڕزایەتێکی زۆری بەدوای خۆیدا هێناوە لا عێراق و هەرێمی کوردستانیش لەو بارەیەوە چالاکوانان باسییان لا مەترسی و لێکەوتە نەرینیەکانی ئەو هەموارە لە سەرداهاتووی کۆمەلگا و مافەکانی ژنان و منداڵان دەکەن. کردنەوەی ئەو یاسایە یاسای ژمارە 1970 ساڵی 1959 کە ئەیانەوێ ئێستا لەژێر هەژمونی شیعەگەراییدا لە عێراق بە جۆرێک لە جۆرەکان هەموار بکرێتەوە ئەوە سەر لە نوێ ئەتکردنەوەی ئینسانیەتە سەر لە نوێ داپڵۆسانەوەی ژنە سەر لە نوێ لاقەکردنی مناڵە لە کاتێکدا هەمومان ئێمە مناڵی بچووکمانەیە خوشکمانەیە دایکمان مناڵی هەیە خۆمان هەمانە بە هیچ شێوەیەک ئەم
هەموارکردنەوەی ئەم یاسایە مەقبول نییە لە هیچ یاسایەکی نێو دەوڵەتیە بەداخەوە ئێمە هاتوینە سەردەمێکەوە کە ژن خەریکە سەر لە نوێ دووبارە لەژێر ناوی هەموارکردنەوە مافەکانی دووبارە پێشێ لەکرێتەوە ئێمە دەبێت بە هەموو شێوەیەک دەنگ هەڵبڕین وە بچینە پای ئەوەی کە ڕێگانە دەین کە ئەم یاسا دووبارە هەموار بکرێتەوە وەژن بە مناڵ بە 9 ساڵی حەقی زەواجی لەسەر بدرێت کۆی ئەم بابەتە کۆی گشتی ئەم بابەتە بۆ ئێستامان نابێ ئەگەر ئێمە زۆر بەوازەحتر قسە بکەین بە زمانی قسە بکەین کە هەمووان لی تێ بکات بۆ ئەم کاتەی ئێستامان نابێ کچێک لە تەمەنی 9 ساڵا بچێ بەشو ئەگەر ئەمان بیانوێ مەسەل ئەم بابەتە زیندوو بکەنەوەوانێ کە لە زەمانێکی زۆرە لە زەمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە کرابێ ئەوە لە زەمانێکا بۆ وڵاتە پێداویستێکە و بێلاوەچە زەمانی و ظروف و ئەو کاتە و جەوی ئەو کاتە و کۆمەڵی هۆکار هەو بێ کە کچ لەو تەمەنیا بتوانێت زەواج بکات بەڵام لە ظروفی ئێمەی ئێستامانە ئەگەر بەوش زمانە ئاسایی ناو خەڵک قسە بکەین و نەچینەوە بۆ یاسایەکەی کچ لەم تەمەنایای ئێستایە کچێک لە تەمەنی 19 20 ساڵی یاجاری وایە ناتوانێت ماڵ و حاڵ بەرێ بڕێوە نەخوازە لای ئێستا کچێک 9 ساڵ بکە بخێتە ژێر ئەم بارە قورسەوانێ یاسایە نابێ هەر ژنان کە بەیەکگرتووی ڕوبەڕووی بنەوە نەبێ هەر ژنان بێ پیاوانیش بێ ئەبێ کۆمەڵانی خەڵک ڕێکخراوەکانی NGO و ڕێکخراوەکان بەڕاستی کاری بۆ بکەن کە ئەم یاسایە هەموارکرێ و ئەم یاسایە بەڕاستی سەر نەگرێت. ڕێواز فایق سەرۆکی خولی پێنجەمی پەرلەمانی هەرێمی کوردستان لەبارەی دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە شێوەی گرێبەست لالایەن سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم ڕایگەیان ئەو پرۆسەیە لە 5 ساڵی ڕابردوودا تەنیا ئیمزایەکی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی پێویست بوو بەڵام ئامادە نەبوو بیکات دەشڵێت ئەو کات بۆ بەلاڕێدابردننی دۆسیەکەیان و پاراستنی حکوومەت و چاواشەکردنی نوێنەرانی مامۆستایان و ڕایگشتی بەرەو پارلەمان ئاراستەکران هەروەها ڕێواز فایق و تووشێتی لە کۆبوونەوەکانیان لەگەڵ نوێنەرانی مامۆستایان پێیان وتون تکایە ئاراستەی فشارەکانتان بگۆڕن بۆ سەر حکوومەت چونکە ئەو دۆسیەیە ئیمزایەکی سەرۆکی حکوومەتی ئەوێت و فشار لە حکوومەت بکەن. چالاکیەکانی یەکینەکانی پاراستنی جەوهەری یەپەجە دژی دەسەڵاتی قڕکەر و داگیرکەری ئاکەپە مەهەپە بەردەوامە یەپەجە با ڕاگەاندراوێکی نووسرا و دووپاتی کردەوە یەکینەکانیان لە حەڤەیاب لە ئێزمی کۆگای ئاسەویەکی فاشیستەکانیان لەناو بردووە هەروەها یەپەجە ڕایگەیاندوە یەکینەکانمان بە سەرکەوتویی چالاکیەکان ئەنجامدا و بە سەلامەتی گەڕاونەتەوە شوێنی خۆیان هەروەها ئاماژەیان بەوە داوە هەموو ئەو کەس و دامەزراوانەی هاوکار و پشتیوانی سیاسەتی ڕژیمی فاشیستی ئاکەپە مەهەپە دەکەن بۆ قڕکردنی کورد دەبنا ئامانجی ئێمە جەختیشیان کردوێتەوە تا سیاسەتی قڕکەری دەوڵەتی داگیرکەری تورک کۆتاینەیەت چالاکیەکانیان بەردەوام دەبێت و جارێکی دیکە بەڵێن دەدەن باژنان و گەنجانی کوردستان وەرن هەڵپەڵکەی ئازادی مەزن بکەن و بۆ ڕێبەرەتی ئازاد و کوردستانی ئازاد لە ڕیزەکانی بەرخۆدان کۆ ببنەوە. لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان با بۆنەی چلەمین ساڵیادی جەژنی ژیانەوەی 15 ئاب گەنجان لە دامێنی چیای ئاوێر و پارکی گەشتیاری ئەمیریا بڵاوکراوەیان دابش کرد و وێنەی ڕێبەری گەلی کوڕ عەبدوڵڵا و جەلان و فەرماندا عاگیر معسووم کورکماز و نووسینی پیرۆزبایی 15 ئابیان لا شوێنە گشتیەکان هەڵواسیوە گەنجانی سنا ساڵیادی جەژنی ژیانەوەی 15 ئابیان لا ڕێبەری گەلی کورد و گەلیلاکانی ئازادی کوردستان و هەروەها بنەماڵی شەهیدان و ئازادی خوازان و تەواوی گەلی کورد پیرۆز کردووە. لە شاری بوردیۆی فەڕەنسا دژی هێرشکردنی ڕۆژنامەنووسانی ئازادی ژن گولستان تارا و هێرۆ بەهادین چالاکیەکی ناڕزایەتی ئەنجامدرا کوردستانیان لەسەر بانگەوازی ناوەندی کوردی دموکراتیکی بوردیۆ و ئەنجومەنی ژنان کۆبوونەوە و لە چالاکیەکەدا بادی قامشلو قسەی کردووە بەدی ڕایگەاندووە ئەم هێرشە دژی مافەکانی مرۆڤ و یاساکانی شەڕە ئەمە لاوازی و شکستی دەوڵەتی تورک نیشان دەدات و هەروەها جەخت دەکاتەوە پەدەکا کە ڕەوایەتی با داگیرکاری دەوڵەتی تورک دەدات بەرپرسیاری سەرەکی ئەم کۆمەڵ کوژیانەیە پێویستە هیچ کوردێکی بەشەرەف ئەم نامەردی و خیانەتە قبول نەکات و دیسانەوە شەهید گولستان تارا و هێرۆ بەهادین بە بیردێنینەوە و هێرشەکە شەرمەزار دەکەین. چەتەکانی پۆلیسی سەربازی سەربا دەوڵەتی داگیرکەری تورک لە گەڕێکی سینا لە ناوچەی جەندەری سێ عەفرین هەڵیان کوتایە سەرماڵان و 5 هاوڵاتیان ڕفاندووە هەروەها چەتەکان هاوڵاتێکی تریشان لە گوندی گورسیلەی سەربا شارۆچکەی بلبلەی عەفرینیش ڕفاندووە.
راپۆڕی کۆمەڵایەتی تەلگرام لە بارەی دەستگیرکردنی بەڕێوەبەری جێبەجێکار پاڤێل دۆرۆف لە ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و تیایدا ئاماژەی بەوە کردووە دۆرۆفی چینیا بیشارێتەوە. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەدا هاتووە تەلگرام پابەند دەبێت بە یاساکانی یەکێتی ئەوروپا و ڕێزیان دەگرێت بە تایبەتیش یاسای خزمەتگوزاری دیجیتال و پێیان وایە مامەڵەکردنیشان لە چوارچێوەی ستانداری پیشەسازی تۆڕە کۆمەڵایەتیەکاندایە. ئاماژەشیان بەوە داوە مایەی گاڵتەجاڕیە پێتوابێت تۆڕێکی کۆمەڵایەتی بەرپرسیارە لەوەی بەکارهێنەرانی چۆن بەکاری دەهێنن. جێ ئاماژەی ڕۆژی شەمەی ڕابردوو پاڤێل دۆرۆف بەڕێوەبەری جێبەجێکاری تەلگرام بە تۆمەتی کەم تەرخەمی لە سنووردارکردنی چالاکی تاوانکاری لە فەڕەنسا دەستگیر کراوە. تەفچان لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کلیپێکی نوێی بەناو ئاپۆ بڵاو کردوێتەوە. تەفگەری چاند و هوەری دیموکراتیکی مێزۆپۆتامیا تەفچان لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی کێشەی کورد ئەم کلیپەی ئامادە کردووە. لە کلیپەکەدا وێنەکانی ڕێبەری گەلی کورد کە لە کاتە جیاوازەکاندا گیراون لە خۆ دەگرێت و هاوکات لەگەڵ دیمەن و ئاوازەکان بیر و فەلسەفەی بەڕێزۆجەلان لە خۆ دەگرێت. بەڕێزان بەم جۆرە هاتینا کۆتایی گەشتی هەواڵەکانمان هەرشاد بن. حزراوي قرسالك داره بايل دنيا قدنقدا دنقورن كشينا نويا جلابي شنكو شاده جبانا رنكه بوني كاني يا زياداده أبو 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 بالمندي صلصالية أبو 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 بالمندي صلصالية زمان تاقرتن نفرينا صار درجن كل ميزر دس هجان دل برتك هستو وجدان ديرو كاقف نارودية هولا دا هولا قلانا دد ما زادية